دەمەوێ ئەوەش لێ پرسم ڕێنمایی چێ بۆ مامۆستایان بەگشتی. ڕێنمایی لە بۆ مامۆستایان هیوادارم هەموو مامۆستایان کە کەرستەی پێویست لە بۆ وانەکانیان بەکاربینن هەتاوەکو قوتابیش سوود لەو وانای وەرگریتن و بە باشترین شێوە فێربیتن. قوتابی بکرێتە ناوەندێک، قوتابی بکرێتە بەشی سەرەکی وانەکە، خۆی ئیشەکان بکاتن، خۆی وانەکە ئەنجام بدات، چالاکیەکە ئەنجام بدات و بەشدار بێت. دەست خۆش زۆر سوپاس مامۆستا بۆ بەشداریکردنت. پێشەوەی کۆتایی بە پرۆگرامەکەمان بێنی لەگەڵ قوتابیەکان قسە دەکەم بزانین ڕایان چێ لەسەر وانەکە ئینجا کۆتایی پێدێن. زۆر سوپاس بۆ بەشداریکردن. زۆر سوپاس عەزیزم، ڕێزم مێ سوپاس. دەمەوێت لێتان پرسم وانەکەتان پێ چۆن بووم ڕۆ خەریکە دەڕۆنەوە ماڵەوە وانە؟ پێتان خۆش بوو؟ باشە. ئاریا چی فێربووی و شەو بڕگە فێربووی وانە؟ باشە وانەکەت پێ چۆن بوو مامۆستا سیروان چی ئامادە کرد بوو چی بەکاردێنا؟ گەمەی خۆش ئەوە. پێت خۆشە ئەو شتانە بەکاربێنێ وانە؟ باشە. سەبری خان ئەگەر مامۆستا سیروان ئەو شتانە بەکار نەهێنێ پێت وایە لە دەرسەکان تێدەگەی؟ ئەی ئەگەر بەکاری بێنێ؟ بە باشتر تێدەگەی. دەست خۆش بێ بەڵێ؟ بەڵێ دەست خۆش. کاکە یوسف ئەمڕۆ مامۆستا سیروان کۆمەڵێک پێداویستی بەکارهێنا لە ناو وانەوتنەوە. پێت خۆش بوو؟ زۆر خۆش بوو. ئەگەر ئێستا نەیهینابا ئەمە فێرێت دەرسەکان نەبوو. هەر بژی دەست خۆش بێ. کەڤی خانە توش هاتی وەرە لای من وەرە لای من. کەڤی خان وەرە ئێرە جانی من. ئەمڕۆ دڵت خۆش بوو کە مامۆستا سیروان دەرسی پێ کوتی؟ بەڵێ. باشە ئەو شتانەی کە بەکاری هێنا زیاتر لە بیر دەمێنێتەوە؟ بەڵێ. پێت خۆش بوو کە بەشداریتان کرد هەمووتان بەیەکەوە؟ زۆرش پێم خۆش بوو. پێت وایە ئەگەر ئەو مامۆستا سیروان ئەو شتانە بەکاربێنێ زیاتر فێر دەبی زووتر فێر دەبی وانە؟ دەست خۆش بێ زۆر باشە دەستان خۆش بێ.